وەکو دەنگەرێکی گۆڕان بەڕاستی بیستنی هەواڵی کۆچی سەرکردەمان کاک نەوشیروان کۆسپێکی گەورە بوو بۆ هەموو کورد و کوردستان بە تایبەتی بۆ شاری سلێمانی. هیوادارین کە ئێمە هەڵسوراوانی گۆڕان یان دەنگەرانی گۆڕان هەموو کەسە لە ئێمە کە شوێنگرەوەی کاک نەوشیروان بێ درێژە پێدەی ڕێگاکەی بین. هیوادارین کە ئەم کۆسپە لە ناکاوی کاتۆ بەسەرمانە تەسیرمان تێنەکاکۆی بتوانین لە دوا ڕۆژە کوردستانێکی ئازاد کوردستانێکی سەربەخۆ ئاواتانی ئەو بەرنامانی کاک نەوشیروان هەیبووە ئێمە درێژە پێدەری بین و سوپاسان. من ناوم زاید محمودی مامە باوکی شەهید سووتێ و یەکێکم لەوە کە سوکاری شەهیدانی حەفەی شوبات ئەمڕۆ گەورەترین کۆسە کە کەوتبێ لە ئێمە کەوت لە کە سوکاری شەهیدانی حەفەی شوبات من حەزمەکە خۆم و خانەوادەکەم هەمومان لەناو بچوونایە بەڵام کاک نەوشیروان هیچی بەسەنێ بەڵام کاک نەوشیروان سەرکردەیەک بوو لەناو هەموو سەرکردەکانی مێژووە بیخونەرەوە کە بە سەربەرزی بە مەردایەتی مرد لە دوای خۆی هیچ سەروەت و سامانێکی نەبوو بکە بەجێ بێڵن بەڵام کاک نەوشیروان داخێکی گەورەیە بۆ خەڵکی سلێمانی و بۆ هەموو کوردستانیش. هیوادارم خوای گەورە بۆ بزوتنەوەی گۆڕان جێگەی پڕ بکرێتەوە و جێگەیەک بێکە بە هەرچەنە کەسێک نییە کە بتوانێت جێگەی کاک نەوشیروان ببرێتەوە لەناو بزوتنەوەی گۆڕاندا. بەڵام هیوادارم بزوتنەوەی گۆڕان بەم کۆسپە چۆکدا نەدەین بۆ دوشمنانی نەتەوەکەمان. من سوپاسگوزارم کە خوای گەورە هەموو ئینسانێک دروست دەکا و ئەشیباتەوە بەڵام من حەزمەکەم مەرگی من پێش مەرگی ئەو وایە. زۆر سوپاس. من مەجی ساڵح ڕۆژنامە نیوز ڕایشکاری سەرۆکی پەرلەمان. ڕاستیە کۆچی دوایی کاک نەوشیروان حتمما کاریگەریەکی گەورەیە بێت لەسەر ئەوسڕانی بزوتنەوەی گۆڕان بەڵام توراسی کاک نەوشیروان ئەو بەرهەمانەی بۆ جێهێشتن ئەو نامانەی بۆ جێهێشتن ئەو کتێبانەی بۆ جێهێشتن ئەو هەڵس و کەوت و ڕێوازەی بۆ جێهێشتین حتمما کاریگەریەکانی بە ئیجابیە بێت و درێژە پێدەری ڕێگاکەی یەکجار زۆرە بێت چکە ڕێوازەی کاک نەوشیروان هەڵی بژارد و ڕێوازێکی حەقا ڕێوازێکە لە پێناوی خەڵکایە ڕێبازێکە لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتیەوە ڕێبازێکە لە پێناوی دروستکردنی سیستەمێکی پەرلەمانی سیستەمێکی سیاسی کە خزمەتگوزاری خەڵک بێت نەک چەوسێنەری خەڵک بێت. حتمما بزوتنەوەی گۆڕان نوێنەرایەتی زیاتر لە 9 ملیۆن خەڵکی کردووە لە کوردستانە. ئەم 9 ملیۆنە ئەگەر زیادی کردووە کەمی نەکردووە ئەوە کێشەکەی ئەوەیە کە بزوتنەوەی گۆڕان بەردەوام دەبێت لەسەر ئەو دروشم و ئەو پەیامەی کە هەڵی گردووە و هیچ سازشێک ناکات لەسەر پەیامەکانی خۆی و ئەم سازش نەکردنەشی لە پێناوی بزوتنەوەی گۆڕانیا شخصێک یا شخصێکی دو شخص نییە بەڵکو سازش نەکردنە لە پێناوی خەڵکی کوردستان بۆی تەمەتوع بکەن یا لە سایەی سیستەمێکی باشی دموکراسیا بژین کە خەڵک هەم فرمێسکی بۆ ڕشتووە هەم خوێنی بۆ ڕشتووە و هەم لە پێناویە جەنگاوە. کوژانەوەی مەمیتەمەنی کاک نەوشیروان کوژانەوەی ڕووناکی هەر شارەکە بوو بەهێجگاری فەرموو ئەم شارە قەڵەباڵغترین ئەم شەقامە قەرەباڵغترین شەقام بوو فەرموو بزانە یەک کەسی تیابینی لە بەیانێ دێرە بە تەواوەتی شار خامۆش بووە هیچ ڕووناکی تیان نەماوە کۆستی شارەکە بە تەواوەتی کۆستی کەوتووە.